سلااو بەخێر بێنەوە بۆ ڤیم پۆدکاست لە دامەزراوی ڤیمەوە. بابەتی ئەمڕۆمان لەسەر ژینگە ئەبێت، لەسەر مافی ئاژەڵانە بێت، لەسەر پاراستنی ئاوە بێت، هەروەهاش لەسەر کاک نەبیل ئەبێت. کاک نەبیل زۆر بەخێر بیت. کاک نەبیل گیان تۆ چالاکوانێکی ئیتر بڵێم یەکی لە هەرە بەناوبانگەکان لە بواری ژینگە، لە بواری پاراستنی ئاوە، پێم ئەو گەنجانی کە لەم بوارە ئیشەکان هەمویان تۆ ئەناسن. بەس ئەگە بکرێ خۆ بناسیینی بۆوانی کە بڵین ئاشنانین بەکارەکانت یاخۆ وەکو خۆت. بەڵێ من نەبیل ئیبراهیم موسا، کارەکانی من ئێستا بەڕاستی لە 15 ساڵی ڕابردووە زیاتر لەسەر ژینگە دۆستی و گۆی زەوی کە کەش و هەواتێک چۆ بە گشتی بە ئاوە مشتێک نێ بەز ئێرە بێ و ئاویش قەیرانی ئاو لە هەموو دنیا ئێستا قەیرانەکە بەرچاوە. بەڵام ژینگە دۆستی من دەگەڕێتەوە بۆ زیاتر مناڵیم کە زۆربەی کاتەکانی مناڵیم و هەرزەکاریم لە سروشتا بەڕاستی بەسەر برد و ئاژەڵم هەبوو ماسیم گرت و بە تایبەتی لە چەمی قلیاسانە چکە نزیکی ئەو چەمە ئێمە من لە دایکە بوو. ئیتر زۆربەی کاتەکانی من لەگەڵ سروشت و ئاژەڵا بۆ بەڕاستی یەگەڕێتەوە بۆ دەست خۆش بێت. لە ئێستا خەریکی چیت؟ پێم بێت ڕێکخراوێکتان هەیە ئێستا خۆتان پێوترێ واتەر کیپرز، عێراقی کوردستان واتەر کیپرز. چالەکەکانتان چییە؟ ئیشی ڕۆژانەتان چییە؟ مەبەست ئامانجی گەورەی ڕێکخراوەکە چییە؟ بەڵێ پارێزەرانی ئاوی نێودەوڵەتی کە وەکو ئاماژەت پێیا واتەر کیپر، ئەمە ڕێکخراوێکی بڵێن گڵۆبڵە لە هەموو سەرتاسەری جیهانە. تقریبا لە زیاتر لە 45 وڵاتە بوونمان هەیە وەکو پارێزەرانی ئاو. ینی پرۆگرامەکە لە یونایتد ستیت لە ئەمریکاوە لە پەنجاکانەوە ئیشی بۆ بکرێت. ڕێکخراو لە دوای هەفتاکانەوە ئیتر بەڕەسمی وەکو ڕێکخراو ئیش ئەکەن، ئیش بۆ مافی ئاوەکەن. ئاو کە پیس ئەکرێت بەڕاستی ئیتر یاسای هەیە. ئێمەش بەشێکی لەو بڵێن حرەکەی ئەو بزوتنەوەی کە لە هەفتاکانەوە سەرەگرێت دەستەکەن بەکارکردن وەکو ڕێکخراو کە ئیشی زۆر باشەکەن. ڕێکخراوەکە ئەکەن بە ڕێکخراوێکی گلۆبڵ، ئیتر لە وڵاتانی ترە حرەسی ئاو دروست دەکەن. ینی ئیشەکەی ئێمە چاودێریکردنی ئاوە بەگشتی لەو کاریگەریانەی کە مرۆڤ دەیخۆقێنێ بۆ پیسکردنی، بۆ دزینی، بۆ ئیسفادەی بەرژەوەندی شەخصی. ئەنجا بۆیە بەڕاستی زۆر گرنگە ئاو لەبەرەوەی بەستە زمانە، لەبەرەوەی ناتوانێت هاوارکە بڵێ وام لێ مەکەن. ئەوەی کە ئێستا بە ئاو دەکرێت بەڕاستی جەریمەیە، هەمووشی مرۆڤ دەیخۆقێنێ. ئەنجا بۆیە ئەم ڕێکخراوەی ئێمە کاتێک کە ئێمە ئەم ڕێکخراوە ئەم پرۆگرامەمان دامەزران لێرە یەکەم ڕێکخراو بووین لە هەموو شەرقی ئەوسەتا. ساڵی چەند بوو؟ تقریبا لە ساڵی 2010 وەکو پرۆگرام دەستمان کرد بە ئیشکردن. لە 2014 ئێمە بووین بە ڕێکخراو، خۆمان تۆمار کرد لە ڕێکخراوە ناحکوومیەکان لە هەولێر. ئاماجی سەرەکیشمان پاراستنی سەرچاوە ئاویەکانە، بە تایبەتی ئاوی شیرین کە شیاو بێ بۆ ماسی گرتن، ماسێکە شێ بێ بخورێ، بۆ مەلەکردن و بۆ خواردنەوەش. ئەم سێ خاڵە زۆر گرنگن لە ئاوی شیرینە. هەمان بڵێن ئێمە 352 حرەسی ئاوین لەسەر تاسەری هەموو جیهانە، هەمومان ئیش بۆ ماکەین. ئاماجی سەرەکی ڕێکخراوەکە ئەوەیە کە ئەو مافەی کە هێتی لێ نەسەندرێتەوانە پیس نەکرێت، نەدزرێت، کۆمەڵێک توێژینەوەی علمی بۆ سەلماندنی ئەو کارەساتانەی کە بۆ نمونە ماسی مردن. ئیتر بە کورتێک ئێمە ئیشی علمیەکەین، دۆکیومنتیشن، بە هەموو شێوەیەک ئیش لەسەر پاراستی سەرچاوەکانەکەین. کاک نەبی تۆ لە 2002 لەم پرۆگرامەیە بوون بەیەکەوە بڵین لەگەڵ هاوکارەکانتە ئەمەتان ڕێخستووە. بەس وەکو خۆت کەی چوتێتە بواری چالاکیەوە، بڵین سەرەتاکانت چی بوون کە وای لێکردی ببی بە چالاکوانێکی بواری ژینگە؟ من خۆم هونەرم تەواو کرد. نواندن لە بەشی نواندنە بڵین خوێندنم تەواو کرد و ئیتر کە وەکوتم سەرەتاکەی گەڕێتەوە. تەبعاً تۆ نازانی هەنێک کات ئەو 10 ساڵەی بیدایەتی مناڵیت تێگە بێ بە قاعیدەیەک بۆ هەموو سەرتاسەری ژیانت. تەبعاً منیش ئەو 10 ساڵە گەر بگەڕێیتەوانێ زۆربەی کاتەکانم لەگەڵ سروشتا بوو و لەناو سروشتا بووم، لەگەڵ ئاژەڵا ژیاوم. بەڵام ئیشکردنم بۆ نمونەوەکو کەسێکی هونەرمەند من ترینینم پێکراوە، مەشقم پێکراوە باشە کە ئەچمە دەرەوانێ ئیتر وردە و دە لەگەڵ ئەو کۆمپانیای کە ئیشمە کرد. کۆمپانیەکان هەمووی کۆمپانیای هونەری جوان، بەڵام
زۆربەی کات ئیشان لەسەر پاراستنی ماوی ئاژەڵ و ژینگە دۆستی و ئەو کارەساتە گەورەی کە مرۆڤ خوڵقانوێتی بە 8 ملیارەکەیەوە لەسەر گۆی زەوی کە سیرێکی کاریگەریکی زۆر ڕاستە خۆمانێ لەسەر گەرمکردنی گۆی زەوی و پیسبوونی کەش و هەوا بەعام زۆر ئیشان لەسەر ماکتر زۆر بەڕاستی معجیب بووم بۆی کە هونەر و ژینگە ڕەبتێکی ینی پەیوەندێکی ڕاستە خۆی هەیەبێکەوە و زۆر کاریگەریکی ڕاستە خۆی هەیە لەناو کۆمەلگایە کە چۆن تۆ لە ڕێگەی هونەرەوە باز لە ژینگە ئەەکەی اینجا بۆیە بەڕاستی زیاتر لەوێەوە من ئەو تەکنیکی کە کاتی زۆر لەگەڵم کەسانە ئەبیتە سەر اینجا فێری ئەوە بیت بۆ نمونە بەسیتریشت من نەمەزانی بۆ نمونە ئەم ئاوە شیرینێکی هەیە مرۆڤ لە سا یەکی ئەتوانێت بەکاربێنێ هەر ئەو یەکەیە هەموو ساڵێک تێگەی ئێمە ئەبێت بۆسیلەوەی کە ئەو کەش و هەوا لەبارەی کە ئەخوڵقێ بەڵام ئێستا گۆی زەوی بەڕاستی زۆر هیلاک بووە زۆر تەسیرمان کردووە سەر ئەو لە سایەکەی خۆی لە سا 2.5 2.2 نیو ئاوی شیرینمانەیە بەڵام مرۆڤ بڵین لە سایەکی ئێمە ئەکسسمانەیە بووی بەسیترین شت ئەوم نەئەزانی ئەجا بۆیە وردە کە ئیتر فێر ئەبی بۆ نمرە گۆی زەوی حرارەتەکەی گەشتوتە چەندێک لە ئێستاە ئەو وڵاتانێکی ئێستا ئەو ڕووبارانێک کە نەماون بۆ نمونە گرنگترین شت لە سروشتا ئەهوارەکانە بڵین ئەو ئەهوارانەی کە هەن لە جنوبە هەیە بۆ نمونە سێهەم گەورەترین ئەهوار هۆڕی پێڵی بە خۆمان کە پێوترێ مارشلاند وەتلاند جوانترین و گرنگترین سەرچاوی سروشتیە بۆ باڵانسکردنی ئەو ئیکۆسیستەمێکی ئێمە هەمانە لە 100 ساڵی ڕابردوو لە 150 لە دەست درراوە لە هەموو سەرتاسەری جیهانە ئەوەی خۆمان لە عێراقان لە ساڵی 91 بەتاوەتی بوشکرا بە شتەکە ئەنقەستی شەکراوە بوو ماوەیە خۆی بە بۆنەی شەڕەوانە تەمان من دایمەن باسیەکەم ئەو شەڕانەی کە هەن لە ستەرم گۆی زەوی هەن لە ئێستاەتێگەی و لە ڕابردووشە کاریگەریکی زۆر گەورەی خوڵقانوە لە ناوبردنی حیوانی چێوی ڕۆکی چێوی دار و درەخت ئاوەکانمان سەرچاو ئاوەکانمان اینجا بۆیە بەڕاستی ئێستا لە چرخەکان ئێمە ڕووبار ون ئەبێ ینی کۆمپانیا هەیە ڕووبارە کڕێ ئیتر بزانە ینی دەستی بەسەراگە بۆیە بەڕاستی ئەم پرۆگرامانە زۆر گرنگ کە تۆ هاوڵاتیان بیریان خەیتەوانە بڵی کاکە ئەم ئاوە ئیشی تۆی دیفاعی لێ بکەی بەرگری لێ بکەی کە ئاوای لێ نەکرێ ئەم تعدایی کە هەیە لە هەموو سەرتاسەری جیهانت بۆیە بەڕاستی ئەو سیستمانەی هەن بۆ بەڕێوەبردنی کۆمەلگا هیچی لە بەرژەوەندی ئێمە نییە ئەگەر بە وردی سەیری بکەی زۆربەی کات ئەوان زیاتر بیر لە ئابوووریەکەنەوانە ینی سەری مەعامیلەکان کە کۆمپانیای وا دروست بووە ینی بەو شکڵی کە ئێستا نەو دەڕێهرە یا غاز بە تایبەتی فراکین خەتەرترین شتە فراکینی تر ئەوە تەسەور ناکەی کە لە زۆربەی وڵاتە هەرباند کراوە جا بۆیە بەڕاستی لە ئێستا ئەم پرۆگرامانە زۆر گرنگە لە هەموو کاتێکا گرنگە بەڵام لە ئێستا لە هەموو کاتێک گرنگترە باسی جەنگە کرد وەروە کاریگەریانی کە هەیەی بێجگەل جەنگ خۆی بۆچی ئەکرێت بەڵام کاریگەری بڵین دواتر بەجێ هەڵە لەسەر ژینگە لەسەر ئاژەڵ لەسەر هەموو شتە سەوزەکان بێجگەڵ لەسەر سیحەتی مرۆڤەکانیش هەر لەسەروی کە کاریگەری شت کەشتە ڕوئای دوای ئافتەرشۆکی پێڵم بینیزەکەی ئەوە بوو لە کاتی کۆرۆنایە پێما بێت کە ئێمە چوینە لۆکداونەوە ئیترە کەسە کۆرنتین کرابوو ڕێژەی بڵین سەگ لە گەڕەکانە ینی بێشمار زۆر بوو چۆن بڵین ئەوان هاتبوونەوە ئەو زانی کە ئەمە ئەگەر مرۆڤ نەمێنێ ئیتر ئەمە شوێنی ئەوانە جاوبیری ئەو هێنی خستمەوە پرۆژەیەکی فاوندیشن هەبوو پێما بە ساڵەکانی پار ئەکرا ئەم ساڵیش بەردەوام لەگەڵیا پرۆژەکە بێتەوە TNR پێڵەن بەنگلیزەکەی شواب نیوتشر ریترنە واتە بڵین پرۆژەکە پلیتێلەوەی کە سەگی بێلانە ئەگرن و نەزۆکیەکەن بۆ ئەوەی بڵین ژماریان زۆر نەبێ نەخۆشییان زۆر نەبێ هەروەهاش لەگەڵ بێجگۆڵە بڵین لەگەڵ مرۆڤ ماوەی هەفتە هەفتەیەکە منەوە تاکو دوای عەمەلیاتەکە چاکە بنەوە اینجا گویانگەڕێنەوە بۆ کۆڵانەکان پرۆژێکی پێما زۆر بڵین سەرکەوتوو بوو ئێستا بۆنە زۆریش هەبوو لە کۆڵانشتا هەر کاتی بیبینی سەگێک ئاوا بڵین شتێکی زەردی بە تاکێکی بە گوێچکەوەیە ئەوە بڵین لە دامەزراوی ویم و هەروە بە یارمەتی دامەزراوی ڕێکخراوی پاکۆ راون هەردووکیان بێکەوە
جاوکو بالضبط يعني بۆ نمونە هەر شتێک ڕوئە کاریگەریی هەیە کە دوایە بێ بڵین لەگەڵ یا تعاملی لەگەڵا بکەیتەوە بۆ نمونە کە شەڕی بڵین کیمیاویە بێت شەڕی هەر جۆرێک ئەبێ ینی ژینگەی شوێنەکان زۆر گۆڕن مرۆڤەکان خۆیان زۆر کاریگەریان لەسەر ئەمێنێتەوە جاوکو بووە کۆمەڵە پرسیاری خێرام هەیە ئەمێ لێتی بکەم چیت هەیە بۆ نمونە ئێستا ئەندێش چیشەیە بڵین وەکو جەنگە بەڵام جەنگێکی ساردە بۆ نمونە بەکارهێنانی پلاستیک کە دژی ژینگە دژی مرۆڤ هەمووی چیت هەیە لەسەر پلاستیک لەسەر بەکارهێنانی پلاستیک یانی بڵین زۆر ئەیبیسینەوە کە پلاستیک خراپە ئەوەیە بەڵام خەتەرەکانی چییە بزەبەت وەکو تۆ بۆ نمونە لە ڕووی بڵین ژینگە پارێزەکەەوە یاخود لە ڕووی کەسێکەوە کە گرنگی بە پاراستنی ئاوایەت وڵی بەو ئەزمونانێکی ئێمە هەمانە لەسەر ئێستا پلاستیک یەکێکە لەو دیاردە خەتەرانەی کە ئیتر هەموو دنیا ئەناڵێنە بەدەستیەوە بەس لە زۆربەی زۆری جیهانە ئیشی بۆ کراوە تەنانە لە ئەفریقا من فترەی پێشەستە لە کێنیا بووم هەر ناو تارەکە ئەڵێت تکایە کە تا ئەبەزی پلاستیکە پێ پلاستیک باگ بڵین علاگەی پلاستیکە پێ بێت غراماگری یعنی کە ئێمە پێمان وتراوە ئەفریقا تەسەور ناکەی چەند جوان ئیشان لەسەر ئەم دیاردە قێزەونەی کە خۆمان نەمازانی ئاومان لێ بەسەرێکە دروستمان کرد ئێستا بەڕاستی گەشتۆتە هەموو شوێنێک چکە من سروش زۆر ڕۆم بەعزە شوێنە ڕۆم تەسەور کە پێم سەیرە پلاستیک گەشتۆتەوێ یعنی جا بۆیە ئەگەر پلاستیک ئاوا بگاتە ئەو شوێنانە دڵنیا بە لە ناو جەستەمانە خۆی بینێتەوە دوایی جا پلاستیکی شێکێکە لەو شتانی کە نابێت بەڕاستی لە زۆر شوێنابێ ینی لە خاکا بۆ نمونە لە جەستەی خۆمانە لە ناو ماسیاکەی خۆی ئەم پلاستیکانە چیان لێت ئەبێ بە مایکرۆپلاستیک کەشیە بێتەوە لە ناو خاکا بێ لە ناو ئاوا بێ ئەو ئاژەڵانەی کە لە دەرو پشتمانن نازانن ئەمە پلاستیکە بەڕاستی ئەسە بۆ نمونە من تەسویری تەپاڵی ماگام کردووە لە لامە بە ڕسم تێگەی 3 ڕوبعی پلاستیکە ینی ماگام مردووە بە پلاستیک مردووە حیواناتی تر یعنی جا بۆیە بەڕاستی مایکرۆپلاستیک زۆر وردە نابیرێت جا بۆیە ئەو ماسیانی کە ئێمەی خۆین ئەو بە کورتێکی ئەو پلاستیک و ئەو خاشاک و ئەو پاشماوەی کە تۆ فڕێیتەوە سروش دوایی لە جەستەی خۆتە خۆی بینێتەوە بە کورتێکی پلاستیک لای نەبین لامانەبات پلاستیک شیە بێتەوە ئەچێتە ناو ژینگەوە ئەچێتە ناو خۆڵەوە لە خۆڵەوە ئێتەوە ناو بڵین ئیتر گیاکان بێت درەختەکان بێ هەشتێ بێ یاخود هەر بەرهەمێکیکە بێ هەواکە بێت ئاوەکە بێ وردوتەکە ئەم پلاستیکە لەلایەن مرۆڤەکانەوە بڵین هەزمەکرێتەوە چێتەوە ناو جسمیان بڵین تۆ ئەو ڕووەکە ئەخۆیت ئەو ئاوە ئەخۆیتەوە کە پلاستیکی ئەمی مایکرۆە دواتر کێدە ناو جسمتەوە یەکێ لە هەرە کاریگەریە گرنگ بڵین خەتەرەکانی ئەوەیە کە بڵین هەم بۆ پیا و هەم بۆ ژن بڵین ڕێژەی تێسترۆن لە جسماکە مەکاتەوە پیاوەکان ناتوان بڵین تۆ بەرهەم بێنن کە ناتوانانی ئەمە بکەیت دوای ئەوە بڵین توانای مناڵ بوون توانای دروستکردنی مناڵ بە ڕێژەیەکی بەرچاوزەکەمە بێتەوە ئێستا بۆ نمونە هۆکاریەوەی کە لە 60ەکانەوە بڵین ڤیدراسەتەکە کە دوای لیnkەکەشی دابنین لە پێمان بە لە دیسکریپشنی یوتیوبەکە بۆی خەڵک سێری بکە لە 60ەکان و تاکو ئێستا ڕێژەی بڵین تۆ لە 150 کەمی کردو باشە ڕێژەیەکی ترسناکانی کەم بوونەوەکەی کێشەکەش چییە لە تەنها ئەوەنی ئەگە مناڵیش بخەنەوە ئەم خەڵکانە کاریگەرەی لەسەر مناڵەکەش دەرەکەوێت تەندروستیان باش بەزەبت مناڵەکانیش توانێت بڵین مناڵخستنەوەیان وەچەخستنەوەیان نابێت لەو ڕۆ زۆر کزە بن بۆ ینی قسەکە زۆر ڕاستەکە لەیان یەکە پلاستیک لای نەبین لامانە بە بالفعادەتیش پێ کردو بۆی کە لامان ئەلمیان سەلماندیان لەم ماوەی پێشوە هەر بوو بە هەواڵی سەرەکی لە ئاژانسەکان لە خوێنی مرۆڤ مایکرۆپلاستیک دۆزراوەتوانێت و لە سیەکانی مرۆڤیشە جا بۆیە بەڕاستی یعنی لە شوێنیش کە بەرچاوم کە و لە 150 مایکرۆپلاستیکی ناو بڵێن بەحر و بحیرەکانمان زیاتر بە تای سیارە خوڵقێنێت تۆ تای سیارەکە ئیستۆپە کڕیم دووکەڵا کادەم دووکەڵ ڕەشاکەەوە هەمووی مایکرۆپلاستیک جا زۆ بەسەقەتیش اینجا ئێستا گەنج هەیە گەنجێک هاو بۆ لای من ئەویت حەزەکەم خۆبەخش ئیشتان لەگەڵا بکەم ومانێت دوایی سێرێک من گەنجێکی پارەداروەها تۆزێک دەوڵەمەن ئۆمانە بوون تە باسی خۆی کرد و سەرزەر وتی من ساڵی نازانم 45 وەرەقە بەز بێن بە تای سیارە وتم بۆ وتی درافتینە نازانم چی پێکەنم دوو کەڵشتەکە وتم
ئێمە دژی ئەم شتانەین تۆ گەنجێکی ئاوا تێگە ئەتوانی ئەو پارەی کە ئەتوانی زۆر کوڵترانە بژیت ینی جوانتر و بۆ لەوەیە سەرفیەکەی وەرە دوو بەلەمی پێ بکڕە لەگەڵ ئێمە تێگەی بە بازووی خۆت تێگەی کۆمەڵە شت بکە کە ئێستا ینی ئەوە بەس لە وڵاتە ئەو وڵاتانی کە فەسادی تایە تێگەی ئەکرێت بە ناحەقی تێگەی سیستەمەکە دەوڵەمەند بووە بۆ نمونە لە دوبەی لە یونایتد ستیت لە ئەمریکا تێگەی لەو وڵاتانی کە لەسەر حسابی کۆمەڵە وڵاتی تر تێگەی لەسەر حسابی جەنگ ئەو جەنگانەی دەیخڵقێنن ئەجا بۆی ئێمەش بۆ ئاقارای ڕوین چکە لەبەرەوەی بە حەقی خۆمان پێی نەگەشتین ئەو گەنجە ئەگەر 45 وەرە قەزای چۆن پیاکرێ ئەگەر بە چایچێتی و بە حەقی خۆی پیا بکە قەت وای لێ ناکە ئەجا بۆیە کە من قەت لەگەڵەوەین کوردستان بکرێ بە دوبەی بۆ نمونە تێگەی دوبەی کەی وڵاتە من دانیشم ئەسڵەن نەکلتوری هەیە بۆ نمونە یعنی بەڕاستی مای خەمۆچیە یعنی من تی ئەگەم بۆ گەنجێک یعنی خەمۆکە یعنی کە سەیرەکەی ئەمەی کە ئێستا سەرمایه‌داری خوڵقانوێتی بەڕاستی ئەو پەڕی فەسادی و ئەو پەڕی ناحەقی ینی تۆ ڕۆژ بە ڕۆژ ئەو بۆشایی لە بینی گەنج و عفو دەوڵەمەند و فەقیرە هەر گەورەترە بێ گەورە هەتا ئەوە نینەوە بە ئاشتەوایی سروشت ئاش نەکەینەوە ئاژەڵی کێوی درەختەکان دروست نەکەینەوە تێرەکان نێنینەوەنێ هەمومان ڕەبتین بەیەکەوە ناتوانین ئێمە بەبێ ئاژەڵ و درەخت و خاچیشی بە پی تێگەی چکە ئێمە ئاوا دەستمان پێ کردووە هەربێ ئەو بیپارێزین جا بۆیە بەڕاستی لە ئێستا زۆر گرنگە تێگەی لە سیستمی خوێندنە لە تەربیە و تەوعیاتێگی ئەو گەنجانی کە بەو شقڵی کە ئیتر بۆ نمونە کەسایەتەکانە لەسەر چی بیناکەن لەسەر پارە و وها تێگەی چۆن سەرکەوتوو بیت بە سەرکەوتنەکەش بڵێن سەرکەوتنێکی زۆر مادیە سەرکەوتنێکی زۆر لە یەک شتا دەوڵەمەندیەویش پارەیەک سێرەکەی باسی پیسبوونی ژینگەی بۆکەی باسی پێی بڵە شێرکەی نەماوە لەم ناوچەیە تێگەی بۆ یاخود پێی بڵێت چ حیوانێکی کێویمان هەیە بۆ نمونە چەند شاخ ڕۆشتی بۆ سەرلووتکەکەی بۆ نمونە کۆمەلگای تەندروست چی دروستیەکە بە ئاگابوون لە سروشتەکەت و چوونە ناو سروشتەوە قوڵایی سروشت ئەم کۆمەلگای ئێمە بڕۆ هەر خەستەخانەی وەکرێتەوە دار و بەر بۆ بە سەیدەلی خەڵک هەمووی نەخۆشە نازانێت چێتی لەبەری تو ئاگات لە جەستە و لە مایندت نەماوە لە مێشکت تێگەی نازانین لە چ وەزعێکای بەڕاستی هەموو گیان تێشە نازانین کوێیەشە ئەجا بۆیە بەڕاستی تۆ پێویستت بە بێدەنجی ناو سروشت هەیە جۆگرتن لە تیر لە ژێردارەکە دانیشی لە شوانێک سەیرەکەی لە دوورەوەیە بۆ لاو چایکی لەگەڵا لێنەی ئیماندارەتی بەبە دروستە بێت نەک تۆ بۆ فۆزایی ناو شار کەس هەمووی کەس بڕۆ لەسەر هۆڕ باوەڕکە ڕۆژی سە چوار شەڕ ڕەبین بەس لەسەر جادە لەسەر هۆڕ لیان کە خەڵک هیچی ئیمانی نەماوە هەر لەسەرەوەی کە بڵین ئەو ئاژەڵە کێوانی کە لێرە نەماون Vim Foundation کۆمەڵە دۆکومنتاری کردبوو لەسەر ئەوە دانەیەکیان پێیان لە هەندێکیان هەر خۆشت هەبوویت لە بەدابدیوانی کە دەرباری ئاو بوون پێیان بێ حەڵقەیان زیاتر ئەو دۆکومنتاریان لەسەر ڕۆکەکان بوو ئەو ڕۆکە کێوانی کە لێرە هەن کە کۆمەڵە ڕۆکی کێوی هەیە تەنها بەس لە منتیقی بڵین کوردستانە هەیە بەتایبەتی ئەزمەر بەتایبەتی شارپێژە و شوێنەکانی کە لە دۆکومنتاری شتێکی جوان هەیە توانین لینکی ئەوەش دابنین دواتر بەس یەکێ لەوانی کە باسەکرا بڵێن دۆکومنتاریکیان بوو ئەمە بڵێن زیاتر لەسەر باڵندە و ئاژەڵە کێویەکان بوو کە باسی بڵین پڵ نەکرا ئەو پێژن لە پرتی پێڕان بەڵە پڵنی فازی بڵین تۆزە بچووکترە لەو پڵنانی کە ئەیبینین جسمێکی بڵین زایفتری هەیە چالاکترە لاانێ بڵێ ئاجاوکو کێشەکەی ئەوەیە بڵین لە لای خۆمانەوە بڵین لە لای کوردستانەوە ئەمەە ڕاوەکرێن ئەمەە ئەفرۆشرێن ئەمەە ئەگیرێن و بڵین ئەفرۆشرێن و ینی بۆ منە چی بۆ ژێ پردەکە ئاسان بوون لە 10 ڕۆژ 15 ڕۆژە پیاکرێت ینی توانی پڵنێ بێنیت توانی بەچکەی شێر بێنی پیش برادێک بورچێکی کڕی بوو قسەژ کابرای کە ورچەکەی پێفرۆشت بووتوی ئەوە شێریشمان بۆیە دەگەر ویستێ ئەم ورچەکەی بیرمێ و برادرم کە کڕی ویستی قراز یعنی بۆ ئەوس ئەفویستی ڕزگاری کا چۆن بیخاتەوە ناو سروشتۆمانە کە ینی کارە ساتە بەڕاستی لەوەی کە لە ئێستا ئێمە دەرحەق بە ئاژەڵی چێوی بە ڕۆکێکی و کێشەکە لەکوێ ئێمە بە ئاگانی نیان تۆ بزانی چیت هەیە باشە بچیتە سروشتەوانێ ئەزانی چیت هەیە ئەنجا دوایی وردە کە پێت زانێ و عیلاقەیە دروست بۆ پەیوەندی تۆ سروشت سبێنی دیفاعشی لەکەی من کە ئێستا دیفاع لە ئاوەکەم ئەوەی کە لە ئاوام بەتایبەتی لە هاوینە لەسەر بشکانی نیم یعنی بۆ زۆربەی کاتمە لە ئاکەی نێمە تێگەی ینی گەشتەکەین بە سێ ڕۆژ تێگەی بە هەفتە ئێمە لە ئاواین ئێستا تقریبا وەرە نابێت لە بەغاتومەتەوە 15 کیلومتر لە ڕووباری دیژلە لە کازمیەوە بە بەلەم و بە گوفە و بە تەڕادە
تا متەنەبی ڕۆشتین بەس بۆ پاراستنی سەرچاو ئاوەکان یعنی کە باسی ئیماندارێتیم کرد تێگەی تۆ هەمووی ڕەبتە بە سروشتەوە هەموو شتێک لە ناو سروشتا خۆش پەیوەندیکردن لەگەڵ خوداوەندا پەیوەندیکردن لەگەڵ یعنی زاخاوێکە بۆ مێشک بەڕاستی بۆیە من کێشەکەی ئێمە کە سروشت ناپارێزی ناچینە ناوی بۆیە چۆنیژە چین ئەچێتە قەشقۆڵیە ئەچێتە خاشاک هەمووی فڕێەیە ئەو وازانێ بەس ماڵەکەی ماڵی بەس ماڵە ڕاستەقینەکەی تو ئەو قەشقۆڵی ئەو سروشتی ئەو جایەکە تیا دانیشتی تو لێو دەست پێ کردو بەس بەداخەوە تێگی سیستمی سەرمایەداری و ئەمەی کە ئێستا ئەمەی کە گوزێراوە تێگی بیری بردوینێتەوە هینی کردوین نازم چی پێوترێ سڕی کردی سڕ ینی سڕ بووین ئاگامان لێ نییە ینی تۆرە نەزانی پڵەنی فارسی چەند گرنگە لە هەموو دنیای قرازی کردووە بەس لە دووسێ وڵاتان ماوە ئەمە ئەبێت بپارێزرێ هەر عینن چۆن ئێمە خاک و تێگەی بۆ نمونە ئازادی و مزگەوتەکە ئەبێ هەمووی وەکوانە تێگەی ئەمەزانی چەند پیرۆزن ئەم حیوانە چێویانە ئاژەڵانە چکە بەبێ ئەوانێ من ناتوانین بەڵام جا بۆیە بەڕاستی ئەوەی کە لە ئێستا ئەگوزەری هەر خەستەخانەی لەسەر خەستەخانە ئەکرێتەوانێت تێگی تەسەور ناکەی تەندروستی مرۆڤ لە ئێستا لە چ فەوزایەکان سیترین کارەسات پار کۆلێرا چی لێ نەکردی کۆڕۆنا هەمووی کرد هەموو مرۆڤایەتی کرد بە کوناتێگەی هەرچی ئاژەڵ بۆ هاتەوە دەرەوانێ ئەمە تەسیل ئەمە ئەگەڕێتەوە بۆچی ئێمە زۆر چوین دەستکاری ئەو ناوچانەمان کرد کە هی ئاژەڵەکان بوو بڕاستی ئاسیۆکە کە زۆرە چین ئاوە مەلەکردن و تر لە دوکان لە دوازەم لە جنوبی شەر ڕۆشتیت 15 کیلۆمەترێکی ئێوەیە بەس شتێکم بیست بۆ لەسرت ماوەیەکی زۆر لەمە پێش کە تەنانەت چوبی لە ئاوەکەی تەنجەڕۆیە کە ئاوکەڵە ئەو شوێنی کە خەڵک ناوێ ینی بۆنیشی بکە هەناسەشی بێ بەسەری ئاوی زێرا بە ئاوی هەموو زەرابی سلێمانی بەداخەوە ئاوی سەرچنار بەڕاستی زۆر کەمی کردووە جا بۆی ئەو ئاوە کەمە ئەو ڕێژە گەورەی کە ئاوی زێرا بوو پاش ماوەی خەستەخانە و مەعامیلەکان تێگەی زۆر زۆر لە ئاو لەو ئاوە کەمە زیاترە جا بۆی ئەوەی هەردا پۆشیوە بە مناڵی من ئێسێمە مەلەوانێکی حلمان نییە ئەو قتاقەیە لە چیا بەکارێنی بۆ پاراستنی سروشت هەموو ساڵێکم بە مەلەکردنیین لە ڕانیەوە 40 بۆ 45 کیلۆمەتر بە مەلەکردنیین هەتاکو دووکان ئەمە وەکو کامپینێک تێگەی وەکو کامپینە وەکو خۆپیشاندانێک ناڕەزاییەک لە ئاوە خۆپیشاندانێک لە ئاوە ئەەکەین بۆ دەربڕین ئەو ناڕەزایی کە دەرحەق بە ڕووبارەکانمان نەکرێت لە ئێستا بەڕاستی ئەجا بۆی ئەو کامپینی تانجەڕۆژ هەر ئەوە بوو من چوومە ناو ئاوەکەوانێ بە سەوڵ لێدان و دوو جاریش کەوتمە ناوی بەس بوو ئەوەی کە تەرکیزێک بخرێتە سەر ئەماوە ئێمە لەو ئاوە دەستمان کرد بە مناڵی من لەو ئاوە فێرمە نەبوو تێگەی هەموو ئەم جیلەی من تێگەزانن ئێستا باسی چیەکەم چەمەکەی سەرچنار قلیاسان لە چلەی هاوینە ئێمە لە شۆڕەبیەکانی لای ئەو باخانەی کە ئێستا ماوە لە لای گریل و لای شەکرەکە بەسەرا ئێمە خۆمان هەڵای ناو ئاوەکەوانێ ماسیمان تیاگرت هەموو ڕۆژێک سێ چوار شوو ماسیمە بردەوانێ بە تایبەتیش لە هاوینە لە زستانە هەر نەتەتوانی ئەو ئاوەکە ئەوە نەزۆر بوو کەس نێتوانین لەبەر ئێستا تۆزێکم ماوەی باران باری باش بەڵام مانیشکەی بەرێت وشکە کاتم تێگەی بەس زێرابی تیا بەس ئاوی زێرابی تیا جا بۆیە بەڕاستی ئەو کەمپینانە گرنگە من کەسێکی سەر و چلم تەمەنم تێگە ئەچم ئەمە ئەەکەم کە لەگەڵ بەرپرسەکان هات زۆربەی زۆریان پێم پشان ناوە دانیشتم لەگەڵاوتمە کە ئەمە من ئەمەم کردووە خۆ خستۆتە ناوگواوەکەوانێ تێگەی بەس لەبەرەوەی تەرکیزی تۆ ڕاکێشم ئەم ئاوە من بە مناڵی لێم خواردەوە ماسیم تیاگرتووە بۆ مەلەکردنی شیاو بووە بەڵام ئێستا هیچی ئەوانی تا ناکرێت حاڵە وەکو کۆتاشت پرسیارێکم هەیە و چیکەش هەیە خۆت حەزەکی باسیکە هیوا ماوە ئەگە هیوا ماوە چی بکەین بێهیوا بوون خۆت زیینەوەی لە مۆزوعەکە ئەمە لە بیت باشە شتێکی باشیش نییە تۆزە نەگەتیڤۆمانە بەڕێی من ئەوەی کە قەت درەنگ نییە با خۆمان نەتزیینە بڵێن کاکە تەواوە ئاوی سەرچنا چکە سروشت بەڕاستی تۆ بۆی لە بارکە باشە هەر خۆی پیشانایەتەوانێ چکە ئاوی سەرچنار و قلیاسان و ئاوی خاسە و ئاوەکانی تری منتقی بادینان و تێگەی ئەم ئاوانە تێگەی زۆربەی کات لە مرۆڤ ئەتۆرێن لە بەرەوەی کاریگەری زۆر نەگەتیڤی مرۆڤ لەسەر سروشت بەعام بەڵام ئەگەر تۆ
کەشێکی جوان لەبار بکەی داری زیاتر بڕوێنی بۆ نمونە ئەمە بۆ تەیرمان نەماوە تەیری بۆ من کە مناڵ بووم لە چەمی قلیاسانە بە ملیۆنە هاتێر ساڵانە هاو لەو ناوچیانیش دەوانێت تۆ کە دارت نەما و ئاود نەما و حیوانی چێویترت نەما هەموویت کرد بە مۆڵ و توێگەی هەمووی تاشی ئیتر وردە تۆ ئەمە ڕەساسیەکەی بەڕاستی ئیتر خۆشت ڕەساسیە بیت بینی وردە ڕەنگی خۆشت بەڕاستی تیاچێ بە کورتەکەی تۆ سروش لە ناو ئەبەی داهاتوی مناڵەکەت لە ناوەبەی داهاتی خۆت لە ناوەبەی بە کورتەکەی تۆ فیشەکەنی بە قاچی خۆتەوانە بەس ئاگاد لێنێ دارەکەی ژێر خۆتە بڕیتەوانە خۆتەکەیتە خوارەوانانی بەڕاستی ناتوانانی بڵین تازە درێنگەمانە ئەبێت ئەو جۆری ژیانێک ئێستا تاین کردداری جدی بۆ بیگۆڕین چکە بەڕاستی ئاگامان لێ نەماوە کە چەند ناشرین بە بۆنی سیستەمەکەوان زیاتر و سیستمی بەڕێوەبرنی وڵاتیش سیاست بۆ ئەبانە هەمووی بە ریفۆرمی پێویستە سیستمی سەرمایه‌داری ئەوە بە تایبەتی ئەوە گەورەترین زەرەری یاوە چکە سیستمی سەرمایه‌داری لەسەر کڕین و فڕێدان و کڕینەوەی ئێمە بەڕاستی ئەگەنا ئێمە بەستی لە کڕین ئەم شەو قەرار بین تێگەی هەمووی ڕوخێ سەرمایه‌داری خۆ بینی لە کۆڕۆنا هەم اقتصاد نەما هەموو سیستەمەکان فەشەلیانە حتا سیستمی تەندروستیش فەشەلی هێنا ئەجا بۆیە بەڕاستی قەت درەنگ نییە خۆت مرتاحکە ئەمەکە ئێمە باسیەکەین تێگەی مستەقبەلی مناڵەکەتی ڕابتە پێوەی ینی پەیوەندیکی ڕاستە خۆی هەیە ئەجا بۆیە بەڕاستی لە ئێستا ئەگەر نینە دەست لە زۆر وڵاتە ئیشی جدی کراوە سیستمی ئیدوکیشن ریفۆرم کراوەتەوە سیستمی تربیە تەوعیە تێگەی بۆ نمونە خۆشە ئەم مەلایانی کە بەکاری بێن نومینبەرە تێگەی دانی سروشت هەموو خوددا پەرستیەکان لە ناو سروشتا پێغەمبەرەکان ناو سروشتا توانیوانە ئەو ڕەبتە دروستکەن لەگەڵ خودداوەندا و بێنەوە ناو کۆمەڵگا باسی ئەو بکەن کە خوددا هەیە ینی بۆ جا بۆیە بەڕاستی سروشت معبەدەکەی ئێمەیە لەبەرەوە لە ئێستا گرنگترین کاتە مەلاکان سیاسەتمەدارەکان مامۆستاکان کەسە پرۆفشناڵەکان ئیش لەسەر ئەمە بکەن ئیشی جدی بۆ بکەن یعنی کە خەڵکی دەربەنی خان یەت مانگێک لەسەر جادە ئەمێنێتەوانێ بەجددی ئەوە مەسئولیاتەکە گەڕێتەوە بۆ شاری سلێمانی بۆ کەسانی سلێمانی ئەبەن بەڕێوە شتێک بکەن بۆی تاو خەڵک ژەهراوی نەکەین ینی کەڵم شتێ بکەین تر خۆ زانی باسی چێکم ئاوی زەرابمان 25 بۆکسی زەرابمانێ هەموویێت سەر ئاویشین ئەجا بۆ ئەمانە ئەم پاشماوە پیسانەی کە ئیتر مرۆڤ دروستێکات بە ئیشی جدی بۆ بکرێت و بنبەر بکرێت ئەدەنا ئەو مێژووی کە 130,000 ساڵ پێش ئێستا لە بێستان سوور و تێگەی لە منتیقی حەسەن کەیف و ئەمە هەمووی لە ناوچوونە دەستخۆش کاک نەبیلگیان هیچکەم نەماوە زۆر سپاس بۆ تۆ و زۆر سپاس بۆ کەسانی گویان لێگرتین تا ئێستا ئەمە بم پۆدکاست بوو ئەڵلقەیەکمان لەسەر ژینگە زۆر سپاس سپاس بۆ هاوڕێیانیش بەڕاستی ماندوو بوون دەستان خۆش دەستخۆش